سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە لەگەڵ ئێوە بەیە کە گەمەوە بۆ دیاردەیەکی تری خۆی ڕەنگە دیاردەکە ناشرین نەبێ بەڵام زیارەوەی کۆمەڵگەی کوردی دیسانەوە لەم دیاردەیە دیاردەکەی بەرەو ناشرین بردووە. من نامێ پێشەکی خۆمە بێت لەو بەرنامەیە لە بڕووی لە چەند ڕۆژی ڕابردووە بە وێنەیەک پۆستم کردبوو کە چێ دەردەداری جوانکاریە ڕەنگە ئەم قسێ تۆزێک تەنز ئامێز بێت دەردەداری جوانکاریە با بۆم بنووسێت. من نامەیەکی ئێجگار زۆرم بۆ هات لەگەڵ کۆمەڵی کۆمنتە من ئەمێ بەو کۆمنت و نامانە دەستپێکی بەرنمەکەم کەم بۆ بەڕێزانەی هەندێک خەڵکەڵێ ئەم دیاردانە کەی دیاردەی گرنگن کەی کێشەی کۆمەڵایەتی گرنگن بۆ باسکردن من ئەمێ لەوانەوە دەست پێ بکەم گەنجێک بۆی نووسیوم ئەڵێ من هەستم بۆ خێزانەکەم نەماوە ماچی لێوی یەکەم ژێر لێوەکەی شتێکی ترە و دەرمانێکی ترە و مادەیەکی ترە دەست بۆ هەر شوێنێکیە بم ببوورەکەواڵم یان ئەمە یەکێکە لە دەردەدارەکان خۆی بە دەردەدارە زانێ ئەڵێ دەست بۆ هەر شوێنێکی خێزانەکە بەم هەستەکەم لە پشت ئەو شوێنەوە مادەیەکی تر هەیە و شتێکی تر هەیە بەڕێزێکی تر بۆی نووسیوم ئەڵێ تکایە تخوا کاک دەروم بیڵێ لودۆک و قات و جل نییە هەموو ڕۆژێ دایکەنی تو لە بەریکەی تو لوتێکی تر بەستی بەڕێزێکی تر بۆی نووسیوم ئەرێ ئەم لوتانە برغ و سەمونەیە لێکرێت و دانێکی تری پێواکرێەوە هەموو بەشێکی زۆری خانمانی ئەم وڵاتە لوتیان بووە بە یەک شێوە بەڕێزێکی تر بۆی نووسیوم ئەڵێ جاران زەیمۆحەت هەبوو ینی جاران زەیمۆحەت بۆ و بەڕێزانەی ڕەنگە مانا کوردەکەی نەزانن کاتێک کە زانکۆیەک یا شوێنێک جلەکانی ئەکەن بە یەک پارچە یا یەک ڕنگ هەموو یەک جل لە بەرەکات پێ وترێ زەیمۆحەت بەڵام ئێستا لوتی مۆحەدەیە بەڕێزێکی تر بۆی نووسیوم شەو ڕۆژ مشکیلەم لەگەڵ مێردەکەما هەیە ئەڵێ لوتی فلانکەس چۆنە و لوتی جەنابە چۆنە احتراما سمتی فلانکەس چۆنە و سمتی جەنابە چۆنە سنگی فلانکەس چۆنە و سنگی جەنابە چۆنە کەواتە جوانکاری لە وڵاتە بۆتە دەرد نەک بۆ ببێتەوەی کە ئێمە لە شولارێکی جوانەوە احتیمام بە ڕێکردنی لە شولارمان بین هەڵبەتە من ئەمێ لە کۆتایی ئەم قسانەشما ئەوە بڵێم ئێمە ئیدانەی ئەوە ناکەین کە مرۆڤێگەوێت لوتی ناشرینە لوتی چاکات بەڵام ئیدانەی ئەم پشت جوانکاریان ناکەین هەڵبەتە بە میواناری دکتۆر محەممەد مەحموود سپۆری جوانکاری و ڕێکاری دکتۆرجان زۆر بەخێر بی و زۆر ئەمێ سوپاسی شە بکەم کە بەڕاستی ئەتوانم بڵێم بەقەر پرۆدیوسەری چێم بەرنامەیە بۆ دروستکردنیان بەرنمەیە هیلاک بووی لەگەڵمانە زۆر بەخێر بی خانم ڕەحیم شارەزا لە بواری کۆمەڵایەتی جەنابی شێ بەخێر بی سەرباری و مەشغوڵەتانەی کە هەتا وەکو کەسێکی چالاک و ئەکتیڤ بەشدار بووی و میوانی سێمیشمان ئەو تەبڵەکەیە من ئەمێ لێرە ئەوە بڵێم بەڕاستی بەداخەوە لە بەرپرسی تەندروستی بەڕێوەبەری گشتی تەندروستی و هەتا کارمەندێکی خوارەوە تەنها یەک کەس ئامادە نەبوون دوو ڕۆژە وەڵامی بەشی پەیوەندیەکانی کوردستان 24 بنەوە من لێرەوە ئەوە ئەڵێم ینی لێرەوە مژدە ئێم بەو سنتەرە جوانکاریانی کە بە ئارەزووی خۆیان سرنجی فیلەر و بۆتۆکسیان لایە و خەڵک کەتەر بارانەکەن و کەتەرێن لە خەڵک من مژدەیان ئێمێ لەم شارە یەک کەس نییە لێتان پرسێتەوە هەر بەردەوام بن چکە دوو ڕۆژێمە کەناڵێکی گەورە و گران بەشی پەیوەندیەکان لە سلەیمانی و هەولێر پەیوەندیەکەین ئەم دکتۆرەمان ناتە دەست ئەو دکتۆر ئەم بەرپرزەمان ناتە دەست ئەو بەرپرس کەسیان ئامادەنین بێن اینجا بێ نەخۆشێکی داما و چۆن وەڵام بیرێتەوە و چۆنی مافی بپارێزرێ دووبارە بەخێر بێن ببوورە تۆزێک نەنە بەڕاستی دکتۆریانی ئێستا من خانمێک ئێنمە سەرخەت ینی ئەڵێ من 11 مانگە لەسەرەوەی کە 4 جار دکتۆرێک لوتی بۆ سەقەت کردوم لوتی بۆ بۆگەن کردوم من 9 دانەمانگە داواکەم بردۆتە محکەمە کەس جوابم نایەتەوە لە دوای 9 مانگیش پیان و تو مەڵا خەتای خۆتە خەتای دکتۆرەکە نیە من ناحەقی ناگرم بەڕاستی سێکتەری سەحا سێکتەری تەندروستی ئەبە و شێوەیە مامەڵە لەگەڵ سەقەتکردنی ئینسانە بکات و ئامادەش نەبێت لە بەرنمەیەکە بێت بڵێ کاکەجان ئەمە خاڵە لاوازەکانمانە حاڵەکە لەمە باشتر نابێت دکتۆر جان زۆر بەخێر بی من ئەمەوێ بە پرسیارێکی زۆر سادە لە تۆ دەست پێ بکەم تۆکو دکتۆرێکی جوانکاری و ڕێککاری خوارزقێ بە بازارێکی گەرمیشە هەیە و ناوێکی دیاریشت هەیە و لە خەستەخانەیەکی زۆر بە کواڵەتیشە کارەکانتەکەیت و ڕۆژانە ئەتوانم بڵێم بەرسەدان کەسەکەوی کەیانوێ جوانکاری بکەن لە هەر بەشێکی جانیان نابێت قسەی تۆ لەسەر جوانکاری چییە؟ بەڵێ ئەگەر من پرسیارێک لە هەموو کەس بکەم هەر کەسە جوابێکی باتەوە لای خۆیەوە بە جەنابیشتەوە پرسیارەوە لێ بکەم بڵم تۆ حەز ناکەی جوانبی ئەڵێن با جوانی نعمەتێکە کە هەمومان پێمان خۆشە جوان بین
کاتێک کە پێغەمبەر ئەمری کرد بە خەڵک وتی تەکەببور مەکەن بغڕایی مەکەن بەسەرینا خۆتان هین مەکەن کابرایە کاستاوتی بەڵام من حەزەکەم جوان بم من حەزەکەم نعلەکانم جوان بێ جلەکانم جوان بێ بۆنی خۆش لە خۆم بم تۆ ئێستاڵی خۆت ڕامەیە و ئەوە پێی فەرمۆ إن الله جەمیل و یحب الجەمال لەمەوە خوا جوانە و جوانیشی خۆشەوێ جوانی نەک جوانکاری چکە دووشتی گیان ئەسڵەن جوانی جیایە جوانکاری جیایە ڕێکاریش جیایە جوانی هەمومان حەزمان لێتی هەموو کەس حەزەکە جوان بێ ئەوەی کە غەڵەتە و ئێستا خراپ بەکارێنرێ وەکو ئەو دیاردەی کە جەنابەت باستیەکەی ئەوەیە کە جوانکاریەکان بە خراپ بەکارێت ئێتر خەتای کێیە ئەتوانم بۆ باسکەم خەتای هەمومانی تایە خەتای یەک کەس نییە بەتەنیا خەتای حکوومەت نییە بەتەنیا هی دکتۆر نییە بەتەنیا هی نەخۆش نییە بەتەنیا هی دەستگاکانی ڕاگەیاندن نین بەتەنیا هی سوۆشیال میدیا نییە بەتەنیا هی هەمومان باشۆکو زانیاری جەنابێت تۆکو دکتۆرێک هەڵبەتە ریسێرچ و سێرچی خۆتە هەیە بەڵێ ئەم احترامەن من ئەم قسەکەم بەس ئەو بەرەڵایی کە لە کوردستانە هەیە بە ناوی جوانکاریە و سنتەر هەیە کە یەک دکتۆریتیان نییە بە یوتوب دەرزی و مەرزەکەی لایە و ئەیکا بە لێ و لچ و جانی ئەو خەڵکا و جوانکاریەکات بەم شێوە بەرەڵاییە لە شوێنی تر هەیە لە زۆر شوێنی تر هەیە بەڵێ وڵات هەیە کە لە ئەتوان بڵم لە ئێمە خراپترە بە پێی داتاکان بە حکمی ئەوەی کە زۆر شت دەورە بینێ یەکێک لەوانە قانون دەورە بینێ بێ قانونێکە بێ یاسایەکە بێ ئەم شتە ڕێکخا ئەزانی بۆ کاکە دەروون لەبەرەوەی دکتۆر لەناو خەڵکە سیقەی هەیە باشە یعنی دکتۆر ئەو جیلەیە کە خەڵک سیقەی پێیەتی ئەچێتە بەردەمی پاڵەکەوێ دەرزیە لە خۆیە مادی کیمیاوی لە خۆیە جاری وایە چەقۆ لە خۆیە جە دەردی جەناب دەڵی کەتەر و چەقۆ و نەشتەر لە خۆیە خەڵک بە سیقەی هەیە بە دکتۆر ئەم سیقەیە نابێ خراپ بەکار بهێنرێ باشە بۆیە قانونێک ئەبێ هەبێت یەک جوابم بەرەوە بەڵام بێلایەنە نەوەکو دکتۆرێک دکتۆرەکانی دکتۆر لە کوردستانە بەتایبەت دکتۆری جوانکاری من هەر لە خۆمەوەم قسەیە ناکەم بەڵام بەڵگەشم نییە ئەو سیقەی خۆیان هێشتۆتەوە بەگشتی باسەکەم لە کوردستان بەڵێ من یەک جوابی ئەدەمەوە بەسەرچاو لە کوردستانیش و لە غیری کوردستانیش و لە هەموو جێگایەک باش هەیە و خراپ هەیە جواب نایەمەوە من ئەڵێم لە کوردستان باسی کوردستانەکەین باسی لاس ڤێگاس ناکەین باسی ئەوکەم لە کوردستان بە زەمیر هەیە و بێزەمیریش هەیە باشە بن باسی سیقەکەکەم دکتۆری جوانکاری لە کوردستان چکە من هەندێک بەڵگە و نمونەم لایە کە بەڕاستی بەڵگەنین بەڵام نمونەن و بۆیان نووسیوم کە دەردەداری جوانکاریەکەنین دەردەداری ئەوەن لە تەنیش جوانکاریەکەەوە دانیان بۆ ڕۆکراوە مەسارەحە کراون بۆ شتی تر من لێ ناشارمەوە منیش وەکو خۆم دۆکو دکتۆرێکی جوانکاری ئەبینم کە کۆمەڵک ڕێگای هەڵا ئەگیرێتە بەر بۆ ئەو شتە بۆ نمونە ئەو دیعاە و ڕکلام شتانەی کە بۆ ئەوە ئەکرێ کۆمەڵک ڕێگای هەڵەن ینی بۆ نمونە مۆزوعی ڕکلام دکتۆرێک ینی ئێستا گەر پەیجن نەبێ من خۆم یەکێک ملوانەی پەیجم نییە سەدان جار پێیان وتم چۆنە پەیجن نییە فلان دکتۆر پەیجی هەیە فلانی تر پەیجی هەیە لە کاتێکا ئەو دکتۆرەی تر بۆ پرسیارێکی زۆر بەسیط تەلەفۆن بۆ منەکە کە من پەیجم نییە بە بۆ خۆم جاری وایە سەیری پەیجەکە یەکەم خۆم حەزەکەم چم بۆ لای باش دەست خۆش خانم خان دووبارە بە خێربی منەمەوێ وەڵامێکە هەبێت یەکسەر بە نمونەیەکی زین و دەست پێ بکەین ئەمە خانمێکە لە دەروی کوردستانەژی زیاتر لە 10 ساڵیشە لە وڵاتێکی زۆر پێشکەوتوی دنیای ئەژی کە وڵاتی بەریتانیایە و هەڵگری کولتوری وڵاتەیە بزانە مشکلەکەی لەگەڵ با بڵین هاوسەرەکەیە مێردەکەیە چییە هەڵبەتە ئەگەر برادران ئەو سەڵتەم بۆ وەرگرن حەزی کرد ناوی پارێزراو بێ من ناوی ناهێنم بەس یەکێکە لەو خانمانەی کە ئەتوانم بڵێم مشکلەکەی زۆر خانم جان ئێوارە و باش ئێوارەیە لای ئێمە ئەچیت لای تۆ سێ باشی جانەکەم زۆر سپاسی جەناب دەکەم کە دوایەوەی کە لە سوۆشیال میدیا بانگەشەم بۆ کرد کە بەرنامەیەکەکەم لەسەر بابەتی جوانکاری و جەنابی شت کۆمەڵێ شتێ بۆ نووسیم کە بە پێویستم زانی لە بەرنامەکەما قسەم بۆ بکەی من ئێستا بەدەر لە بینەران دکتۆرێکی جوانکاری میوانە و خانم ڕەحیمی ژۆک و شارەزایەک لە بواری کۆمەڵایەتیان میوانە منەمەوێ قسەکانە ڕوبەڕووی بینەران و ئەویش بکەیتەوە مشکلی جەنابەت لەگەڵ مێردەکەتا چییە؟ سەرەتا سوپاسان دەکەم کە بتوانم بەشداری بەرنامەکەتان بکەم. کێشەی من تەنیا کێشەیەک نییە من باسی کەم کێشەی کۆمەڵێک خێزانە هەم لە کوردستان و هەم لە دەروی وڵات. مەسەلەی جوانکاری لای من ئینسان هەبێ لە ناخۆ جوانکاری هەبێ نەک لە دەرەوە
کێشەی من ئەوەیە کە هاوسەرەکەم زۆر جار شکێنراومەتەوە بە ئافرەتێ ئەمە لوتی لە تۆ جوانترە ئەمە دەمی لە تۆ زیاترە ڕێزمە ئەمە لەشی لە تۆ جوانترە کە متأکیدم ئەم ئافرەتە جوانکاری کردووە کە من متأکیدم ئەم ئافرەتە لە بری جوانکاریە جوانکاری کردووە ئایا شیاوە ئافرەتێ وەکو من کە بە هیچ شێوەیەک دەموچاو یا نەشی دەستکاری نەکرد بێ بە ئافرەتێ بشکێنرێتەوە کە 2000 جوانکاری کرد بێت باشە بۆ فەرموو ئەفوو بەڵێ فەرموو من کۆمەڵێک کەس ئەناسم کە لە خۆمە و نزیکە جوانکاریان زۆر کردووە بەڵام کە ئێستا ئایان بینیت لە چاو پێشووترا گۆڕانکارێکی ئەوات ئەو تویان هەیە کە نایەناسیتەوە ئایا ئەمە ئەو کشی ئەمە شیاوە من شخصی خۆم کە دوای 2 ساڵ ئەم شخصم بینیوەتەوە نەمناسیوەتەوە ڕاستە باشە با من پرسیارێکی تۆزێ فزوڵی بکەم بۆچی جوانکاری ناکەی تۆ لەبەرەوەی یەک من بەو ڕوخسارە رازیم کە خوا پێبەخشیوە دوو من ئەم هەموو ژەهرەی کە بیکەمە گیانمە ئەکیدم ڕۆژێ لە ڕۆژان لیمی دەرەکە جا ئایا بە نەخۆشیە ئایا بە شتێکە لە جەستەمە من کە بەخۆم رازی نەبم چۆن بەرامبەرەکەمە جوانکاری باشە ئەگەر ئەم کێشەیە بگاتە ئەو شوێنی کە لە یەک پترازێن جوانکاریەکە کە یان لە خێزانەکە دەترازی ئەمە گەورەترین پرسیارە کە لە خۆم یەکەم و لە میوانەکانی تۆش یەکەم ئایا جوانکاری ئەبێتە هۆی ئەوەی خێزانێک وێران بکە دەستخۆش قسەت ماوە میوانەکانی تۆەکەم باش میوانەکانی تۆەکەم باشە قسەیەکت ماوە یا دایخینەوە سپاس بەڵام ئەمەوێت لەو دکتۆرانە بپرسم کە جوانکاری بۆ دەوروبەرێک بۆ نەخۆشەکانیانەکەن ئایا ئەمە بۆ لەشی خۆیان و بۆ خێزانی خۆیان بۆ کچەکانی خۆیانەکەن دەستخۆش زۆر سپاس گەوری و نوان لوتفە نوان بەرنامەکەمە دەوڵەمەندکن کاتێکی خۆش من هیوادارم هەموو شتەکان باش بێت و هاوسەرە بەڕێزەکەش سازش بکاو بۆ بەشە رازی بێ کە خوای گەورەیەتی کە جەنابیت و خێزانەکەیت زۆر سپاس جانەکە زۆر سپاس قوربانە بمشیت خانم خان چیاڵێ کاک دەوەن ئەوەی کە باسی یەکان مێردەکەی ڕاستە لە ئەوروپا 10 ساڵە لەگەڵ ئەوەژی بەڵام دیارە هەڵگری ئەم کەڵچەری خۆمانە یەکێک لە مشکلەکانی و خێزانانی کاچنە ئەوروپاوەی ڕاستە وەکو شوێنەکانە گوازرێتەوە چنە شوێنێکی کە بەڵام هەر هەڵگری هەمان کەڵچەر و هەمان تەسەور و هەمان ئەو شانن کە لە کوردستانە باوە ئێستا مەسەلەی جوانکاریش لە کوردستانە تقریبان بۆتە فاشن بۆتە مۆدێل یعنی لای خەڵک بەعام بە تایبەتی لای کوڕان هەرچەند من لە پێشەکەی جەنابتە باسی لە ئەوە کرد کە زۆرترین زۆر کچ عملیاتی تەجمیلی لوتوانەکە بەڵام کوڕیشی پیاویشی تایە یعنی یعنی 75 کچانە نسبەکە زیاترە بەڵام پیاویشێکا بە زەبەست سپاس باش ئەمە معنای وایە ئەستا تقریبا خەریکە بۆتە مۆدێل یعنی ئەبینی ئێستا لەزگەکردن بە لوتەوەکو مۆدیلی لە هاتووە ئەوەش لەوێ ئەو بیرکردنەوەی هەیە هیچ ینی لەبەر خێزانە کوردەکان ئەو خێزانەکردن هەمیشە لە پەیوەندیان لەگەڵ خێزانە ناو کوردستان بەڵام من نەمەوێت پێشەوەی کە وەڵامێکی یەقینە بەمەوە ئایا ئەمە هەڵەشانەوەی خێزانەکە ئەو لەویەتە یان ئەوە تا ئەو تەجمیلەکە بکە من حەزەکەم یەکشت بڵێم جوانی نعمەتێکە کە خوای بەخشە بە ئینسان گرنگە ئینسان جوان بێ بەڵام ئەگەر جوانیش نەبوو وەکو خانمە بەڕێزەوتی جوانی ڕۆح ئەتوانێت دەموچاویش جوان بکە ها پێشینان و تویاناڵێ دەموچاو ئاوی دڵەخواتەوە ئەگەر ئینسان ڕۆحی جوان بوو بیرکردنەوەی جوان بوو ئینسان دۆست بۆمان ئەمانە لە دەموچای ڕنگایەتەوە بێجگەلەوەی کە گرنگە ئینسان گرنگی بە خۆی بە هەم پاکتەمیزی ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێیا جلو بەرگرە پێک گرنگیدان بە خۆت اینجا ئەمە بە فەقیری و دەوڵەمەنیش نییە بەڕاستی لاقی بۆیە کە ئینسانەکە چۆن خۆی تەرتیب بکات هەموو ئەمانە شتێکی زۆر مهم و جوان ئەگەر کەسێک خۆی بە طبیعی دەموچاوێکی جوانی معقول ئەگەر زۆر جوانی ژنەبێ جوانیان معقول بە طبیعیە یان من بەڕاستی من بۆ خۆم وەکو شەخص لەگەڵەوەم کە خەڵک جوانکاری بکات بەڵام کەی جوانکاریەکات دکتۆرەکە پێویستی ئەنی ئەبێ بڕیار بە ئەو کەسە پێویستی پێێتیا پێویستی پێ نییە لەگەڵ ڕێزمەگە دکتۆرەکان بیر لە زۆر لە پارە نەکەنەوە کاتێککە کەسی ئەچێتە بەردەمیان هەنێ جار من بینیومە ئەو حاڵەتم لە دکتۆر محەممەدیش بینیوە کە ئەڵێ ئەو کەس تۆ پێویستت پێ نییە
يعني پێویست ناکە عملیات بکەیت ئەو زەمیرەیان تایە بەڵێ بێگومان یعنی دکتۆری باش ماوە دکتۆری باشمان هەیە من لەگەڵەوەم کە ئەو دکتۆرانێکە نەکرد جوانکاری هە لە هەموو بوارەکانە تا ئێستا دکتۆر خەڵکێکی زۆر باشن بەس باش یەک جوابم بەرەوە یەک لە حەزەبات شەبی ئەو بەڕێزە بەمەوە ئەم ژنە بەم ئیرادە بە قۆتەوە کە بە خۆی ڕازیە من متأکدم کە شکلیشی جوانە مادەم بۆ شێوە جوانە و ناخە جوانە وڵات دەردی کوور دەڵێ ئەگەر بە خوشکم بێت بە پێی ڕسمی ڤایبەرەکەی ماشەڵا خانمێکی زۆر جوان بوو بە خوشکم بێت دەردی کوور دەڵێ من لەگەڵ هەڵوەشانەوەی خێزانانیم بەڵام پێم وایە فەرزکردنی ڕەئی بە تایبەتی لەسەر هەیکڵ و شکلی ئینسان مەقبول نییە یعنی هەرگیز لەگەڵوانیم باشە چی بکە ئەم خێزانە چی وتی ئەمە یەکێکە لە پرسیارە گەورەکانم ئەم خانمە چی بکە جا بێتەوە یان تەجمیلەکە نا ئەو پێویستە کات کەسێک بێ بە وەسیت ڕێکخراوە هاوڕەیەکە کەسێک کە قسە لەگەڵ مێردەکەی بکات و دانیشن بێک و بگۆنە تەفاهمێک وەکو وتم من لەگەڵ هەڵوەشانەوەی خێزانانیم بەڵام لەگەڵ ئەوشانیم بەڕاستی مێردەکەی قسەکەی خۆی بەسەرا فەرزکاوە دەستخۆش دکتۆر محەممەد بە کورتی جوابم بەرەوە پاکێجێکمان ئامادەیە پاکێجێکی گشتیە لەسەر و حاڵەتە بکەم بە کورتی لەسەر ئەوەی کەوتی دکتۆرەکان ئامادەن ئەو دژەهرەیەکەیکەن ئەو بەژەهر ناوی بەڵێکەن بە لە چولێوی جانی ئێمە بیکەن بە لە چولێوی ژن و ماڵ و مناڵی خۆیان خۆی کێشەی بینی خێزانێک تێگەیشتنی ئەوێ ئەوە باوندەری هەیە کێ ئەڵێ ئەم خانمە شتێکی نییە کە ئەم مێردەی بەدڵی نێو زۆر بە ئاسانی حەلە بێ نابێ ئەم خانمە خۆی دەوری دکتۆر ببینێ و ناوی بنێ ژەهر و ناوی بنێ ڕۆژێ بێ بەبرین و ئەبێ بە سەرەتان و شتێک لەو بابەتە چونکە ئەمە لێکدانەوەی ئەوێ ئەگەر لە بیانوش بێ لێی بەخوا بە پتەجمیل و شت حەل نابێ بەڕاستی باشە تۆ جوابەکە ئیشم لێکدانەوەی ئەوێ سیر کە ئێستا ژەهر نییە ینی ئەو بۆتۆکس و شتە و فێلەر و ئەو سلیکۆن و شتێک ئەمانە شتی علمین ئەگەر لە دەستی دکتۆرا بێ ئەمانە شتی علمین و ڕۆژانە بە سەدان هزار کەس لە دنیایکە لە هەموو وڵاتەکانایکە یعنی لە زانکۆیان خوێندێ ئێمە ئەمە شتێکی علمیە ناتوانین نیکۆلی ئەتوانم شتێک لەسەرەوە بڵێم یعنی هەنێ جار جوانکاری ضرورە کەسێک نەخۆشە خواستە نەخۆشی شێرپەنجەی هەیە پێویستی بۆیە سەنی عملیات ئێمە کۆی گشتی بەرنامەکە سوپاسی و قسێ دەکەم من کۆی گشتی بەرنامەکە ئێمە باسیەوە ناکەین کە ینی جوانکاری نەکرێ و ئێستا ئێمە لەو پاکێجش باسی مێژووی جوانکاری شەکەین ئێمە ناڵین نەکرێ بەڵام ئەم تەتەڕوف و ئەم زیارڕۆی و ئەم ئینکاری مەسەن کچێک بۆی نووسی و مێساو بیرم کەوت ینی کچێک بۆی نووسی و مەڵێ هاتوون بۆ داوام خوشکی با بڵین ئەو کوڕی کە هاتوون بۆ داوام خوشکەکەی وتێتی وەڵاو کچە دواکەوتووە لە بەروی کە تەجمیلی لوتی نەکردووە یعنی بگاتە ئەو شوێنانە ئێمە باسی ئەو زیارڕەویان ناکەین ئەگەر ناخۆ ڕەنگە حەقی هەموو کەسێک بێت لوتی ناشرین بێت چاچیکە حەزەکەم لەسەرەوە قسە بکەم ئەمە زیاتر علاقی بە میدیا و کولتور و کردنەوەی مەتارەکان و بینینی خەڵک و مسلسلات و میدیا و سوشیال میدیا ئەم شتانەوە هەیە ڕۆژێک بووە زمانێک بووە ساڵێک بووە لە وڵاتی ئێمەیە خەڵک پێی عیب بووە لەزگە بکا بەلوتیەوە باشە لە جادەی ئۆرزدی بۆ نمونە بەڵام لە ئێران ئەوەشی عملیاتی پێویست نەبوو خۆی لوتی جوان بوو لەزگەیەکی پێوا کرد ئێستا ئێران مەرحەلەی متەقەدیمترە ناڵێ کردوتیانەوە کردووە ئەڵێ چەند جارێک کردووە چەند جارێک کردووە ئەڵێ چەند جارێک کردووە دەستخۆش با بینەری پاکێجێکی گشتی بین لەسەر جوانکاری و بەردەوام بن لە سەردەمی ئێستادا جوانی و ڕوخسار و شێوەی دەرەوەی مرۆڤ گرنگیەکی زۆری پێدەدرێت و ئەمە وای کردووە وێنەی جوان بێتە تایتڵی سەرەکی سەرڕای قەیرانی دارایی و بێموچەیی ئەم دیاردێ ماوەی چەند ساڵێکە بە شێوەیەکی بەرفراوان هاتۆتە هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێوژناندا پەرەی سندووە بە جۆرێک کە تەنها لە مانجێکدا زیاتر لە 450 کەس سەردانی سنتەرەکانی جوانکاری دەکەن بە جۆرەی زانیاری پزیشکانی بواری جوانکاری زیاتر کچان و ژنان سەردانی سنتەرەکانی جوانکاری دەکەن کە تەمەنیان لە نێوان 17 بۆ 35 ساڵیدایە و ڕێژەیەکی زۆریشان داوا دەکەن کێشەی ترچولۆچی پێستیان بۆ چارەسەر بکرێن بۆ ئەم مەبەستا دەرزی فیلەر بەکاردێت کە نرخی یەکسیسی نزیکەی 150 دۆلاری ئەمریکیە لە هەمان کاتدا ئەو مادانی بۆ فیلەر و بۆتۆکس بەکاردێن 1 ساڵ توانای هەیە خۆیان بگرن و دوای 1 ساڵ کاریگەری خۆی لەسەر ڕوخسار لەدەست دەدات ئەمە لە کاتێکدایە لە ڕووی زانستی پزیشکیەوە سەلمێنراوە دوای تەمەنی 40 ساڵی وردە کۆلاجینی پێست کەم دەبێتەوە و پێست دەکەوێتە سەرەتاکانی قۆناغی چرسبوونەوە جۆری نەشتەرگەری جوانکاری لە وڵاتێک و بە وڵاتێکی تر جیاوازە بۆ نمونە ئێران بۆ نەشتەرگەری جوانکاری لوت لە ئاستی یەکەمدایە کە ساڵانە
زیاتر لە 25,000 هاوڵاتی ئێرانی نەشتەرگەری جوانکاری لوت دەکەن. لە کوردستانیش بە هەمان شێوە نەشتەرگەری جوانکاری لوت پەرەی سندووە و لە پلەی یەکەمدایە. پاشان بۆ تۆکس و فیلەر و لابردنی مووی زیادە خواستی زۆریان لەسرە. یەکەمی نەشتەرگەری جوانکاری لە جیهاندا دەگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی یەکەمی جیهانی کاتێ ئەو سەربازانی بەهۆی جەنگەوە ڕوخساریان شێوا بوو لەلایەن دکتۆر هارۆڵد گێلز کە باوکی نەشتەرگەری جوانکاری ناسرابوو لە جیهاندا. لە ساڵی 1970 یەکەم نەشتەرگەری بۆ سەربازێکی ڕوخسار شێواوی جەنگ ئەنجامدا. بەڵام ئەوەی لەم سەردەمەدا دەبینین زۆربەی ئەوانی ڕوو لە نەشتەرگەری جوانکاری دەکەن ڕوخساریان نەشێوێنراوە، بەڵکو هەندێکیان وەهمی خۆ بە ناشرین زانینیان هەیە کەوا دەکات بە هیچ جۆرێک لە شێوەی خۆیان ڕازی نەبن. دەستخۆشەڵ بەتێ ئێمەش باسی خۆزگە حکوومەتی هەرێم لوتفی فەرموایە کۆنتراکتێکی لەگەڵ بەشێک لەو دکتۆرانی وەکو بەڕێزتان بکردایە ئەو پێشمەرگە بەڕێزانەی کە لە شەڕی داعشە کە لەلا بوون و دەموچاویان ناشرین بووە جوانکاریتان بۆ بکردنایە. با من پرسیارێکی فزوڵی بکەم، ینی بیرم کەوتەوە لەو راپۆرتەوە هیچ نەشتەرگەریەکی جوانکاری بۆ پێشمەرگە کردووە؟ باڵێ زۆر ئەوەی جەنابەت باسیەکەی هەیە و لە نەخۆشخانەی شۆڕش هەیە. باشە و تەنانەت لە خەستەخانەیە کە لە خەستەخانی نەخۆشخانی چوا بکرێت کوالیتی خەستەخانەکان ئەوە من قسەم لەسەر ئەوە نییە، بەڵام کوالیتی نەشتەرگەریەکە با بڵێ. بەڵێ کوالیتی نەشتەرگەریەکە لە ئەهلیش کراوە، لەم خەستەخان لەم شاری پزیشکی فاروقیش کراوە، لە خەستەخانی شۆڕشیش کراوە، ئەگام لێ لە شوێنی تریش کراوە. ڕێژەیەکی تقریبین پێڵی مەسەن لە سەد نەشتەرگەری جوانکاری چەند بۆ پێشمەرگە کراوە؟ ببوورە داتام لانەیە. نەسیحەتی تۆ چییە بۆ بە سیستەمکردنی ئەم پرۆسەیە؟ وڵی قسەکردن لە کاڵم بە سیستەمکردنی سیستمی حکومی ناڵم، بە سیستەمکردنیشی فکری ئەم پرۆسە. یعنی ئەگەر بۆ نمونە تۆ خانمێک بیت چۆنی مامەڵە لەگەڵ جوانکاریاکەی بۆ خۆت وەکو شارەزایەکی کۆمەڵایەتی، وەکو کۆمەڵناسێک، وەکو توێژەرێک، وەکو چالاکوانێک، ینی بەپێ ئەو تەجروبە و بەپێ و تەجروبە و تەمەنی خۆتە لەم مەجای خۆتە. تۆ ئەگەر خانمێک ینی ئەگەر خانمێک بیت و قەرار بێ جوانکاری بکەی چۆنی مامەڵە لەگەڵ خۆتاکەی. یعنی با بە ئەو خانمانەی کە سەیری جەناب دەکەن یا ئەو پیاوانەی کە سەیری جەنابیش دەکەن بە تەمان دەستکاری شوێنێکی جەستایان بکەن. نەسیحەتی تۆ چی ینی چۆنی تەندروستترین ڕێگەیە؟ خۆی مەسلەی حتا بە سیستەمکردنی فکریش یعنی ئەو شتانە ڕێژەیە لە کەسێکە بۆ کەسێکە گۆڕێ. من لەسەر تاوتم من لەگەڵ نەشتەرگەری جوانکاریام، بەڵام کەی و چۆن باش و لە QAK باش ئەو دکتۆرە گرنگە کە ئەچیتە لای شتێکی دوت لەسەر متمانەی دکتۆر، ئەوەی کە دکتۆر ویستی تەوزیحی بکات و جەنابەت هەر تعقیب لەسەری هەبوو، ئەوەی کە باوە خەڵک پێی وایە کە چوو بەردەمی دکتۆرەکە ئیتر تەواو خۆی تەسلیمی دکتۆرەکە کرۆ پێ و سقی بە دکتۆرەکەی خۆی تەسلیمەکات. گرنگە هەموو ژنێک، هەموو کچێک، هەموو پیاوێک بزانێت کێڵە بژێرە چێ بۆ لای دوم ئەوەیە بزانین تۆ چی و پێویستە لە چ تەمەنێکە ئەماکەی. یعنی قسە لەسەر ئەوەیە کچەیە ئەسڵەن خەڵکە هەرزەکارە هەر خۆی جوانە، یعنی ئەگەر لوتیشی خوار بێ هەر تەمەنەکەی و پێستی و ڕەنگی قژیۆمانە جۆرێک لە جوانی تیا هەیە 15 ساڵە 16 ساڵە 3-4 ئەمەلیاتی لوتی کردووە لە چ تەمەنێکایکەی ئەوەی کە لە عینەکە راپۆرتەکە باسە دکتۆرەکە تەمەنەکە لە تەمەن دوای 40 ساڵیەوە لە 50 ساڵی 6 ساڵی ژنێکە گەر بڕە چرچی دەموچایشی لابە حتا ئەمەلیاتی بکە حەق خۆیەتی کەسێک قژی ڕوتێتەوە قژ بڕوێنێتەوە طبیعیە زۆر ئاساییە، بەڵام ئەوەی ناتەبیعیە تۆ بتەوێ کۆپی و پەیستی کەسێکی کەبیت. یعنی ئێستا تقریبا خەڵک دکتۆر لەونەوە هەیە نەخۆشێک بێتە لاو بڵێمێ لە فلان ئەکتەر بچم لە فلان گۆرانی بێش بچم یا لە خوشکەکەم بچم کە عملیاتەکەم لە فلان کەس بچم لە نیوە زیاترە لە نیوە زیاتر وایە. باشە دکتۆر ئەمەلیاتێکی لوت پێما بەپێ ئەو زانیارە پزیشکانی کە تۆزی زانیاریی گشتیە و شوێنانی کە کڕاگەی لوت و گوێ بەپی تەمەن لە جوڵە و گەورەبوونان پێم وابێ، ینی شتێکی وا هەیە. ینی نەشتەرگەریەکی جوانکاری لوت چەند ساڵە خەیانی؟ خۆی چەند ساڵ نییە و لوتیش لە 15 بۆ 18 ساڵیە ئیتر لە دوای 18 ساڵیەوە سابتە بێ. ئەوەی کە هەیە بریتێ لە شۆڕبوونەوە لەبەرەوەی هێزی ڕاکێشانی زەوی ئێمە ڕامانەکێشێ چاومان، لوتمان، گوێمان، پێستمان، سنگ، ورگ هەمووی شۆڕە بێتەوە. ئەمە ڕاکێشانی زەویە، مناڵێک لوتی درێژ نییە لەبەرەوەی بچووکە و گەورەی هین نەبووە و لە ئەرزی شۆنزیکە دوای وردەوردە کە باڵاکە و
ئەچێتە تەمەنێکی زۆرەوە تا تەمەەن زیاتر بێ زەوی ڕامانە کێشێ من قسەیەکی ترم هەیە لەسەر ئەو شتەی جەنابەت باشە تۆ ئەزام تاو نەکرد وەڵام من نایەمەوە ینی من ئەگەر جوانکاریەک بۆ لوت بکەم لە بێمەدەل حیات بێت تەواو یەک جارە باڵە یەک جارە باشە من تا پەیوەندیەوە خانمە ئامادا بێ من حەزەکەم تۆزێک دیوە دینەکەشی وەرگین مامۆسایکی ئاینیمان لەسەر خەتە ئێسا مامۆساجان ئێوارە و باش زۆر سپاس دەکەم کە ئامادە بووی لە بەرنامەکەمان و لەم لەسەر ئەم دیاردەیە قسەمان بۆ بکەی چکە هەر دوای جەنابی شت قەشەیەکی وەرەگرن بە بابزین بەپێی دینی مەسیح چۆنیە بەپێی دینی ئیسلام مامۆسا ڕێپێدراوە چکە ئەوەی کە جۆم لێ بووە لە خیتابەکانی جەنابتانە ئێوە ئەڵێن خوای گەورە لە شولارێکی جوانی یاویتە تێ و من ئەحسن تەقویمین پێویست ناکات ئەم کەتەرکاری و چەقۆکاری و دەستکاری دەم و چاو بکرێت ڕای جەنابەت چییە و ڕاتەندروستە دینیەکە بەپێی دینی ئیسلام چییە؟ دیارە عملیاتی تەزمیل دوو زۆری هەیە زۆرەیان پێویستە پێڵن حاجی واتە بۆ نمونە کەسێک ئەنگوستێکی زیادی هەیە ئەندامەکی زیادی هەیە ئەتوانی ئەو ئەندامەی ببڕیتن بینتۆ سەر شێوازی حەقیقی خۆی واتە هەموو زانایان پێیان وایە زانایانی هاوچەرخ دروستە عملیاتی تەزمیل بە شێوازێک ئەگەر بێت و ئەو کەسە ئەو عملیاتی کە دەکا بخاتە سەر شێوازی خۆی حەقیقی پەنجەیەکی زیادی هەیە بۆ نمونە لێوی سەرەوەی کون بووە عملیات دەخرێتەوە سەر شێوازی خۆی طبیعی ئاساییە بەڵام ئەگەر بێت و عملیاتەکە تەنها لە جوانکاری بی بۆ نمونە لوتی خۆی دەستکاری بکە گوێزکەی خۆی دەستکاری بکە کە هیچ عیبی نییە ئەمە ڕێگە پێنەدراوە دروست نییە چونکە تەغییری خەڵقی خوایە و خوش ئەفەرمی ولا ئامرەنەهم فلا یغیرون خەلق الله تەغییری خەڵقی خوای بە هیچ شێوازێک دروست نییە دەستکاری بکرێ ئەوەی کە دەشکرێ بەڕاستی وەکو نەسیحەت و ئامۆژگاری بۆ کەسانێک ئەو عملیاتی دێک بەتایبەت ئافرەتان زیاتر کەمتر خەمیە لەوەی کە تێنەگەیشتنە لە دین تێنەگەیشتنە لە ئاینی پیرۆزی ئیسلام سیقەنەبوونە بەخۆ و بە هەمان شێوە لاساکردنەوەی زیاتر فەنانەکان و ئەکتەرەکانە ئومێد دەکەن بگەڕێنەوە سەر شەرعی پیرۆزی ئیسلام خوا چۆن ئێمەی خەڵق کردیە ڕازی بوون بە خەڵقی خوای گەورە دەستەکانە خۆش بێ ڕێی مامۆسایەکی ئاینی ئیسلاممان وەرگرت کاڵێ وەکو گوێتان لێبوو با قسەکانی دووبارە نەکەمەوە کاڵێ شەرعینی ئەگەر تۆ بۆ جوانکاری بیکەی من پێم خۆش بوو لە بڕۆی ئەم کۆمەڵگەیە بەگشتی کۆمنتەکە بە اینجا بە ئەو قەشە بەڕێزەوەرگرت کۆمنتەکە ئەوەیە یعنی ئێمە لەسەر پێناسەی جوانکاری و جوانی وەستاوین جوانکاری چییە ئەگینا جوانکاری تەنانەت لە ئیسلامیشە هەیە حرام حەڵاڵەکە هەت ئەگەرێتەوێ نمونەت ئێمە چۆن تەنانەت جاری وایە حرام حەڵاڵە بێ بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عایشە ئایشە هەستە ئەمیتی بڕۆ ئەو موانە لابە ئافرەت مووی پێوە بێ لایە بە وەکو لەیزەری ئێستا وایە ئەمە شتێکی حەڵاڵە ئەبێ ئەو بۆ جوانکاریە بیان بۆ نمونە کابرایەکە بوو ناوی عەرجەفەی کوڕی ئەسعەد بوو لوتی بڕا لە شەڕێکە زیو لەبەرەوەی زیو بۆ پیاو حەڵاڵە ئاڵتون حرامە زیوی پێوە کرد لە جێگەی لوتی بەڵام کاتێککە بۆنی لێ هات نزیکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمری پێکرد پێی وتی ئەوە لا بە ئاڵتونی پێوە کە لە کاتێک ئاڵتون بۆ پیاو حرامە بەڵام لەوێ بۆی حەڵال کرد و سەبەبەکەش جوانکاریە بۆی کە لە کۆڵان و هێنا هەروە لوتێکی پێوە بێ ئاڵتونی بەکارهێنا لەبەرەوە شتەکان لێکدانەوەیکی هینیە بێ ئێمە بێ ڕێکەوین لەسەرەوەی جوانکاریەکە بۆ چییە شتێک بێ مبالغەی تیانە بێ ئەجینا ئەم شتە لە ئیسلامە هەیە یعنی ئەتوانم پێ بڵم کابراەک چوو بۆ لای ئەو قسەی جەنابەت باسیەکەی کاڵی ئێمە لەسەر جوانترین شێوە دروست کراوین بەڵام شت ڕوئەیە کابراەک ڕۆژ بۆ لای ئیمامی مالیک وتی من تەلاقم خواردووە لە ژنەکەم پێم و تۆ وتومە تەلاقت کەوت بێ ئەگەر مانگ لە تۆ جوانتر بێ باشە ئیمامی مالیک گوتی ما ئەراها ئیلا طولقت من ئەم ژنە تەلاقی کەوتووە و تەواو چونکە مانگ جوانترە هاتە دەرێ لە دەرەوە شافعی بینی کە ئەو کاتە شافعی تەلەبە بوو تەلەبەی ئیمامی مالیک بوو پێی دووتی شتێکی ئاوا هەیە لای مامی وتی نا بە ئەمری خوا تۆ ژنەکە و جوانترە لە مانگ لقد خلقنا الإنسان في أحسن تقويم قرايا بلا إمام مالك وتي شافعي والله تلبته وتي أصاب الشافعي وأخطأ مالك
ڕاستەکە ئەو ڕاستەکە ئێمە زۆر جوانین ئینسان بۆ خۆی جوانە بەڵام شتێک کە ڕوو ئەیە خەلەلێک شتێک ڕوو ئەیە لە سوتاویەوە لە نەخۆشیەوە لە برینەوە تەنانەت شتێک کە بۆ بەعیب و ئاهەیەک بۆ کەسەکە لوتێکی زلی پێوەیە لەبەر ئەمە شووناکە لەبەر ئەمە ژن نایەنێ وەرگێکی گەورەی پێوەیە ئەمە بۆ بەڕێگر ئەمانە هەمووی ڕێگە پێدراوە ئەوەی کە ڕێگە پێدراو نیە ئەوەیە کە تۆ مبالغە بکەی لە شتێکە کە تۆ دکتۆرەکە دکتۆرێکی وەکوت ئەڵێم ئەمین پێت بڵێ بڵێ ئەو شتە مەکە تۆ هەر بچی بیکەیت ئەمە قسەکەیە ڕاستە خانم خان قسەکە چی بووتە قسە مابفەر زۆر هاو بەسەریە لەسەر لایەنە کۆمەڵاتەکەی ئەوەی بزە بە دکتۆر محەممەد ێڵە ئەوەیە کە ئیفراد نەکرێتیایە و ئەوەش نبێت کە تەقلید بێ بۆ نمونە تۆ باشە خانم خانیەک پرسیاریش تایبەت بکەم فەرموو تۆ خۆت هیچ جوانکاریەکە کردووە من هیچ جوانکاریم نەکرد بەس بۆ تۆکسشتم بەکارێنەوە باش بەستە ئاخر جوانکاری فەرقی هەیە نەشتەرگەری فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە تۆ ڕەنگە ڕێکاری بێت یانی یەکشت مهمە زانی ڕتوش دەستکاریکردنی شوێنەوەی دکتۆروتی کەسێکە لوتی زۆر خوارە ئەگەر لوتی چاک بکرێتەوە شکڵیە گۆڕەیە کەسێکە دەمی تۆزی خواری پێوەیە ئەگەر پڕ بکرێتەوە جوانترە بێ ئەمانە طبیعی ئەم ڕتوشانەکە بکرێ باشە پێتان وانە خانم خان پێ وانە ببورن ینی ببورن دکتۆرە بەڕێزەکان کەواڵێم هەڵبەتە مەبەستمان یەک دکتۆری دیاریکراو نییە بەڵام پێتان وانە جۆرێک لە بێویژدانی دکتۆرەکان وای کردووە کە ئەم زیارڕەویە دروست بێ بۆ نمونە من ئەگەر بچم بۆ لای دکتۆرێک دکتۆرەکە بەویژدانەوە تەعاملم لەگەڵ بکا بڵێ کاکە ئەو لوتەی تۆ ئایبینێ بۆچی تەجمیلەکەیت و بۆچی دەستکاریەکەی ئەم تەتەڕوفە دروستە بێت دکتۆر ئەمە شتەکە بەس دکتۆرەکە نییە شەریکاتی لە پشتەوەیە مەوادی لە پشتەوەیە کۆمپانیای گەورە گەورەی لە پشتەوەیە تەنانەت تەلەڤیزیۆن و هینی ئەلامێکی زەخم و گەورەی لە پشتەوەیە کابرا ینی پێم بڵێ ئافرەتێک بۆ ئەبێ لەگەڵ ئۆتوویەکە هەڕست بکرێ بۆچی ئافرەت لەگەڵ ئەترایە بۆچی ئافرەت لەگەڵ گسکی کارەبایە بۆچی ئافرەتێکی جوانیان داناوە لە شولارێکی ڕێکی هەیە لەگەڵ سیارەیە لەگەڵ نازانم لەگەڵ تایتا لەگەڵ هەموو شتێکە باشە ئەو خانمە ئەو خانمە قوربانەکە ئێستا ئامادەیە ببوورە پەیوەندی قەشەکەشمان دوای ئەمە وەرێگرین خانم جان دووبارە سوپاس بۆ ئامادەبوونێ و لوتف و گەورەی ونوان کە وەکو قوربانیەک لوتفنوان و هاتیتە بەرنامەکەمانەوە بۆی کە وەکو قوربانیەک نمایشت بکەین و ئەو خەڵکانی کە بەرەو ئاراستەی تۆچن تۆزێک بە خۆیان ناپچنەوە من لێرەوە ئەوەت پێڵێم دووبارە بە خێراتن تەکە من ئەوەت پێڵێم بۆچی تەجمیلێ کردووە بۆچی جوانکاریت کردووە وەکو جوانکاری شێ کردووە بۆچی لی پەشیمانی تۆ وەکو قوربانیەک سەیری خۆتەکەی فەرموو سڵاو کاک دەورم بەڵێ من ساڵێک لەمەوە پێش تەجمیلم کرد و تەجمیلەکەشم هۆکاری لەبەر ئەو بووکە ئەها کچ کە دەگاتە تەمەنێک هاوسەرگیری دەکات و ئێمەش وەکو هەموو گەنجێکی تر هەموو کوڕ و کچێکی تر کە پێشتر یەکتریان دیتووە و شێوەی یەکتریان بەدڵ بووە بەڵام خێزانەکان دێنن مابینی یەکەوە داوای ئەوەیان کرد کە من شێوەی خۆم بگۆڕم واتە تەجمیلە دەرزیە وەش هەندێک شوێن هەیە ئەو دەرزیانی کە لێ دەدرێت بۆ ئەوەی شوێنەکان گەورەتر دیار بن و تەجمیلی لوتیشم کرد بەڵام پەشیمانم کە کردومە چونکە ئێستا زۆر پەشیمانم لەبەرەوەی ناتوانم بە ئارێزی خۆم هەناسە بدەمیان بە ئارێزی خۆم بۆن لە خۆم دەمیان کەشەوان دەخەوم تووشی تەنگە نەفەسێکی زۆر دەبم یان تۆزێ باش سارد بێت لوتم ژان دەکات و زۆر پەشیمانم چکە ئێستا شێوەی خۆم زۆر گۆڕاوە زۆر تووشی کێشەی زۆر بوومە لەسەر تەجمیل و دەرزی و ئەو شوێنانەی کە دەبێت گەورەتر دیار بن یان ئەو دەرزیانی کە لێ دەدرێت واتە لە کۆمەلگای ئێمە دەرزی و تەجمیل و هەموو ئەو پێداویستیانەی کە شت گەورەتر دەکەن جەستەی ئافرەت بەتایبەت بۆتە شتێتی دیاردەیەکی زۆر کە هەموو کەس هەڵدەستی دەیکات بەڵام من لێرەوە پێیان دەڵم مەیکەم پەشیمان دەبنەوە من زۆر پەشیمانم لەوەی کە کردومە ئێستا شێوەی خۆم نیم و خۆم نیم دەسەکانە خۆش بێت ئەویش یەکێک لەو قوربانیانە دکتۆر با من پرسیارێکی تۆزەگەڵێ شەرع و تەندروستی شەرمیتیانە ینی بە ئیزنی بینەرانیش ینی بەدەر لە مۆزۆعی لوت و جۆ و دەموچاو و ڕوخسار ئێستا مەسەلەن سمت گەورە ئاکرێ سنگ گەورە ئاکرێ مەسەلەن ئەو قسەیەکی شێ من دوای و ریسەرچ و شتەی کردومە عادەتەن ئەو شوێنانش با بڵین شایعن بۆی کە دەستکاری بکرێن شایعن بۆی کە بجۆڵێن شایعن بۆی کە لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە
ممارەسی لەگەڵا بکرێت ئایا تا چەند تەندروستە ئەو مادانە لەو شوێنانە بەڵێ طبعاً تۆ جەنابەت باسی یەک بەشەکەی لە 12 بەش لە جوانکاریە جوانکاری 12 بەشە باش ئەتوانم پێ بڵم 12 بەشە تۆ باسی یەک بەشیەکەیت کە بەشی ئێستێتیک یعنی جوانکاریەکەیەتی کە هەموو کێشەکان لەم بەشەیە ئێمە جراحی دەستمان هەیە جراحی شێرپەنجەمان هەیە جراحی مجهریمان هەیە ورد ینی هینی وردی پێوترێ سوتاویمان هەیە بەشی نەخۆشیە زگماکیەکانمان هەیە کە لە مناڵیە دروستە بێ یعنی یەک بەشی زۆر چەند بەشێکی گەورەمان هەیە ئێمە هاتوین تەنها باسی جوانکاریەکەیەکەین ئەمە هەر بۆ تەوزیح جوانکاری 12 بەشە ئێمە تەنها باسی یەک بەشەکەین کە جوانکاریە باش ئەوەی کە هەیە دروستە ئەکرێ ڕێگە پێدراوە ئەوەی کە ڕێگە پێدراو نییە کۆمەڵێکی زۆر کەم مەواددا کە بەڵێ لە شاری ئێمەشا تەنانەت لەم سلێمانیەشە لە کوردستانیشا بەکارهاتووە لە هەندێک وڵاتی تریش بەکارێت کۆنتترۆل ناکرێت تەنانەت لە ینی نەوەی ئەو ماوادی کاکرێتە سنگەوە یاکرێتە سمتەوە نەوەی ماوادەکە باش نییە هەیە باش نییە هەیە باشە لە هەموو شوێنێک کە باش نەبێت سایدیفکتەکەی چییە زۆر خراپە زۆر خراپە یعنی ئەگاتە حەدی مردنەوە بەڵێ ئێمە هەر سەرەتانمان هەیە پێوترێ پێڵێن نەخۆشیەکی خەڵک لێ ترسێ بەڵام شتمان هەیە لە هەروەکو سەرەتان وایە بۆ نمونە سیلیکۆنێکی ڕژا و مادەیەکی خراپ هەیە کە کرێتە پێستەوە هیچی فەرق نییە لەگەڵ ئەوە چونکە ئەو شوێنەی تێکداوە قەتیش نایەتەوە لەوانەیە هۆکار بێ بۆ توشبوون بەوە باش دکتۆر هیچ داتایەکە لە حاڵەتی مردن ڕوویاوە بەهۆی نەشتەرگەری جوانکاریەوە بەڵێ ڕوویداوە بەس داتام لا نییە ئەتوانم بڵم داتای ئێرانم لایە لە بەرەوەی لە قەناتی جەزیرەوە هینێکم وەرگرتووە بە معدلی کولی ڕۆژێک کەسێک ئەمرێ لە تەجمیلا لە ئێران بە حکمی ئەوەی کە لە مانگێکە 1400 تەجمیل ئەکرێ ینی 1400 کەس تەجمیلەکە لەم 1400 کەسە لە مانگێکە 30 کەسیان ئەمرێن ئەمە بەپێی ماستەرەکەشم باش من قسەکەم بۆ تۆ وەکو پزیشتێک ینی بەڵام بێلایەنانە و ڕاشکاوانە قسە بکەیت مەسەلەن من ئەگەر نەخۆشێک بم چکە لە سا ئەتوانم بڵێم هەشتای ئەو نامانەی بۆم هاتووە یەک کەسیان نییە بڵێ وەڵا لایەنی پەیوەندیداریە حکوومەت وەکو پێویست جواب بیاومە تۆ توێتی کاکە جان ئەم دکتۆرە خەتایەتی و ڕاپێکی بەردادگا کراوە یعنی تۆ چی بۆ نەخۆشانە ئەڵێ یعنی ئێستا بۆ نمونە خەڵکێکی زۆر دڵنیام هەم بینەر کە سەیری بەرنامەکەکەن هەم خەڵکێکی زۆر ئێستا ئەیانەوێت بەڕاستی ئەیانوێت کە دەردەدارن کە دکتۆرێک 4-5 جار ئەمەلیاتی کردوون 2,000 دلاری لێسەنون بەڵام نازانن لە چێ شکاتکەن یعنی ڕێو شوێنەکان چییە بۆ شکاتکردن و ڕێوشوێن هەیە پرسەکانی تەندروستی مەجالیان نەبوو تەشریف بێنن مەشغوڵ بوون بەس ڕێکارەکان چییە ینی ڕێکارەکان دیارن وەزارەت هەیەت سندیکا هەیە لە ڕێگەی ئەوانەوە کرێ هەر کەسێک گلەیەکی هەیە ئەتوانێ بیکات سندیکا و حکوومەت وەزارەتی تەندروستی هەنگاوی یەکەم چیە با من پێیان بڵم یان ئەتوانن لە پۆلیسەوە دەست پێ بکەن پێم وابێ لە ڕاستەی سەحەوە دەست پێیەکە ئەتوانن لەوێەوە دەست پێ بکەن دوایەوە لیژنەیەکی لەسەر پێکەیە یان لە سندیکای پزیشکانەوە یان لە سەحەوە سەحە پێم وابێ لایەنی بەرپرسی ئەوەیە ئێترە و کاتە لیژنەیەک پێگێ بۆ ئەو حاڵەتە چونکە شەرت نییە ئەو شتە ڕاست بێ لەوانەشە زۆر حەقی بێ و حەقەکەی بفەوتا بێت ڕاست یعنی ئەوە لێکۆڵینەوەیەکی وێ من نازان باسی چه حاڵەتەیەکەی و باوندەری شتەکە نازانم خانم بەپێی ئەو بەدوادار پرسیارم لێ بکە حەزەکەم لەسەر ئەوەی ئەو لەسەر ئەوەی کە ئەو ئامۆژگاری هەیە بۆی کە نەکرێ و پەشیمانە و هەستەکە کە خۆی ناناسێتەوە من حەزەکەم یەکشت بڵێم بەڕاستی لەلایەنە کۆمەڵایەتەکەی ئێمە ئینسان بە خۆمان ڕاین ینی بە شکلمان بە دەم و چاومان دەست و پلمان باڵامان ئەم ڕاهاتنە بە مەلامحی خۆت کە لە ئاوێنە خۆتە بینیتەوە کاتێک کە ئەمەلیاتەکەی بە تایبەتی ئەگەر نەشتەرگەریەکە ئەمەلیاتەکە هین بێت یعنی زۆر بڵێن زۆر بتگۆڕێ شکل بگۆڕێ جۆرێک لە هەست بە نامۆبوون لە ئینسانە دروسە بێت کە خۆی ناناسێتەوە چکی زۆر جا تۆ پێویست ئەسڵەن کە عملیاتی شەکەی ئەو کەسە پێویستی بە ماوەیە کە تا لەگەڵ ئەو شکڵە تازەڕایە ئەنج چجا ئەگەر شکلی بە تاواتی بگۆڕێ هەنێک جار حاڵەت هەیە کە دواتر خۆی کوشتووە
هەنێ جار حاڵەت هەیە کە دواتر بۆ ماوەیەکی زۆر وەکو ئەوەی کە باس کرا پێشتر نایەتە دەرەوە لە ماڵ ئەمە ئەوەیە کە هەست بە نامۆبوون لەگەڵ خۆیەکە هەستەخا کۆمەلگە نایناسێتەوە هەست بەەوە ئەکاکە تەواو ئیتر غەریبە لە مجتەماع غەریبە بەس خودی خۆی بۆیە زۆر گرنگە ئەوەی پێش ئەوەی بڕیارەیە عملیات بکە بە تایبەتی ئەگەر تەجمیلەکەی لە دەم و لووت و شقلی بۆ بەتاواتی 100 جار بیر بکاتەوە پێشەوەی کە نەشتەرگەری بکە بۆ ئەوەک ئەو حاڵەتی لێنەیە بەڕاستی فەرموو پرسیارەکەت بکە دەستەکانە خۆش وەڵام منیش هەڵبەتە من پرسیارەکەم ئەم بەشەی ئەخیر بوو کە بە کورتی جواب بدایەوە من ئەمێ ئەوەت پێ بڵێم ینی پێشتر باسی ئەوەت کرد کە ڕێو شوێنەکانی قەراردانی جوانکاری چییە کە دکتۆرێکی باش بێت دوایی بۆ چی کاچی بەڵام کە کردی و حاڵەتێکی ئاواهی بوو نەسیحەتی تۆ چییە؟ ینی بۆ نمونێ ساو خانمە دنیای لەبەر چاوکەوتەوە خانمە ئاڵێ هەر نایەمە دەرەوە ئەو خانمە ینی دەستبەرداری هەموو شتێک بوو هەستەکاوکو ینی بە تەلەفۆن لەگەڵ منا قسەی کرد ئەڵێ هەستەکەم ینی ببورن ئەم قاڵێ هەستەکەم وەحشێکە بینم هەستەکەم شتێکە بینم خەڵک لێم بترسێت ینی بۆنی لوت مەکەم هەستەکەم ئەو بۆنەی لوتم خەڵکی شەیە بۆن مەکات ینی بە جۆرێک لە جۆرەکان زۆر ڕووخاوە ینی نەسیحەتی تۆ بۆ ئەوانە چیە گریمان ئەوانەی کە پێوە بوون و تەواو دەردەدارن ئێستا نەسیحەتی تۆ چیە بۆ خۆی ئەو ڕێکارانەی کە دکتۆر باسی کرد ئەوە یەکێکێتی یەکێک لەوانی تریش ئەوەیە کە سەندیکای پزیشکان کاتێک کە سندیکایە کۆمەڵەیەک دروستە بێ بە تەنها بۆ نییە کاروباری بەڕاستی بەس دکتۆر ڕێک بخە بۆ ئەوەشە کاروباری ئەو کەسانە کە بنە قوربانی دەستی دکتۆرەکان بۆیە گرنگە ئەوانە پەنا بەرەبەر سندیکاکانیان شکات بکەنیان ئەوە تا من پێم خۆش ئەو کەسانی کە بنە قوربانی جورئەتی ئەوان هەبێ بێن نەسیحەتی خەڵکی کە بکەن و شکلی خۆشیان پیشان بن بۆ ئەوەی ئێستا تا ئێمە ئێوارە قسە بکەین ئەو کەسە قسە بکە لەوانەیە بەقەت ئەوە نەبێ کاتێک کە تۆ ڤیدیۆیەکە بینیان شکلی کەسێکە بینی کە زۆر گۆڕاوە ئەوە خەڵک ئیتر بێتە هینێک ینی حافزێک کە زۆر بیر بکاتەوە پێشەوەی یان بۆ خەڵکی تر پێشەوەی کە بڕیار بە عملیات بکە یان ئەوە تا هەنێ ڕێکخراوەشت هەیە وەکو ئێمەمانان ینی ئەتوانێت پەنای بێنێ بۆ ئێمە بینە هۆکار بۆی بیبین بۆ لای دکتۆری کە یان داکۆکی کاربین لێ بەڵام لە ئەوڵ و ئەخیرا من پێم وایە ئەوەی کە ئیبیسین و خۆشمانەی بینین خۆ لەم شارەیان لە هەرێمای نەزانین ئەسڵەن هەنێ دکتۆر هەیە لەگە ڕێزم بۆیان تەبانێ من نهاتوین قسە لەسەرەوە بکەین ئیشی دکتۆرەکان بکەین بەڵام بەس مجرد ئەچیت وەرەقەیە گەبڕیت و ئەچیت لای دکتۆرەکە زۆر زەرورە کاتێک ئەمە پەیوەندی بە ڕۆشنبیری با بڵین سەردانکەرەکانی شەوە نیە بەڵێ زۆر پەیوەندی هەیە لە عین کاتچە پەیوەندی بە ڕێگنەخستنی ئەم عیاداتانە هەیە لەلایەن وەزارەتی سەحە و بەڕێوەبەراتی گشتی تەندروستیەوە ئەگەر فەرز بکرێ بە سەریا بوون من کاتێک ئەچمە لای دکتۆر محەممەد ناوم بنووسرێ کۆمنتێکە بێ کە تۆ دکتۆر محەممەد بۆی من کەشکاتم کرد بزانێت کە شتێک هەیە بەڵام هەنێک لە عیادەکان ئەسڵەنەوە ژنی وەرقەی گەبڕیت و چتەی دکتۆرەکە ئیتر هەشتێکەکەی دەستخۆش بەس ئەگەر تەواوی بکەین قسەکان زۆر گرنگە ئەوەی کە کسبێنێ کە شتێکە بۆ شکاتی کرد دادگاش بتوانێت ئەو کەسە بانکە لەبەر ئەگەر من هیچ بستەمسەکێکم لە شوێنەکە نەبوو داعیادەکەەوە لەسەر چه ئەساسی دکتۆرەکە بانکڵە منم نەخۆشەم هەر نەبینیوە بۆیە زۆر گرنگە ئەمە ڕێک بخرێتەوە بە سیستەم ڕێک بخرێ ئەمڕۆ پێشەوەی بین وەبزانام لە رادیو لە سیارەکە بوو گوێم لێ بوو کەوتیان ئەسڵ لە سعودیە عملیاتی تەجمیل عنی بڵێن قەدەغە کراوە خۆی دیارە بڵێ نەشتەرگەری جوانکاریکێکە لەو بەشانەی کە بزنسێکی گەورەیە پارێکی زۆری پێپیاکرێ دیارە لەسەر ئەساسێک وڵاتێک یا شوێنێکی قرارەیە لەبەر ئەم حقوقاتانەی کە ئەکرێ بۆیە زۆر گرنگە وشیاری کەسەکە زۆر گرنگە بزانێت کی هەڵەبژێرێت ئەچێتە لای چ دکتۆری ئەو دکتۆرە هەز بە مەسئولێتەکە لەبەرەوەی دکتۆر هەیە ئەگەر عملیاتەکە خراپ بوو دیسان عملیاتی بۆ کاتەوە جۆری بەنجەکە چۆن بەنج دەکە بە عملیاتی بە بەنجی گشتێکە بە بەنجی گشتی نایکە ئەنجە ئەمانە هەمووی ڕێو شوێنن کە لەوانەیە دکتۆر محەممەد باشتر بتوانێت دکتۆر ڕمبەی تێ لەسەر ئەوەی ئێمە لێرە نین لەم بەرنمەیە ئێمە مانوێ ڕۆشنبیریەک بدەین بە هەموو لایەک و مانوێ شتێک چارەسەرکەین وێنی دیاردەیەک چارەسەر باش بۆ نەسیحەتی تۆ بۆ من چییە وەکو دکتۆرێک کە من بچم نشتەگەرێکی جوانکاری بکەم لای ئێکس دکتۆر ئەبێت چی بکەم ینی یەکەم لە ڕاستیە ئەمە مەسئولێتی هەمومانە ئی دکتۆرەکەیە ئی سندیکایە ئی حکوومەتە ئی خەڵکەکەیە لە ساڵی 1920 لەو کاتەوە ڕیکلام ڕێکخراوە بۆ لە ئەمریکا ڕێکلام ڕێکخراوە چونکە بە معدلی ڕۆژانە لە هەموو کەناڵ و میدیاکانە 3000 ڕیکلام دەرچووە لەم 3000 لە 1970یان بابەتی تەجمیلی و جوانکاری بووە باشە ئەنجا کاکاتە عمری 3 ساڵ لە تەمەنی کەسێک گوێی لە ڕیکلام بووە هاتن ئەمەیان ڕێخست بە قانونوتیان نابێت 3 ساڵ لە تەمەنی کەسێک زۆر زۆرە ئەنجد بکە دوایەوەی کە ڕێکخرا یەکێک لە داواکاریەکان ئەوە بوو لە دایک و باوکان کە تکایە مێڵن
یان بۆیان ڕوونکەنەوە ڕیکلامێک بە چەند سانیەک بە 30 سانیە دەرەچێت لەسەر تەلەڤیزیۆن وەرە تۆ ڕوونکردنەوە بە ئەجینا ئەو شتێکە بینێ لەو ڕیکلامەیە ڕایە کێشیە مناڵێکی 15 ساڵ 16 ساڵ گەنجێکی تازە پێگەیشت و ئەیترەچێت بە ئارزوی خۆی دەستکاری جسمی خۆیەکە لە کاتێکە جسمە ئەو جسمە مڵکی خۆی نییە بەتەنیا مڵکی خۆیەتی دایک و باوکێتی حەقی میلەتەکەی بەسەرەوەیە حەقی خوای بەسەرەوەیە ینی نابێ ئەو کەتر لیان و دەستکاریکردنە لەبەر ڕیکلامێک کە ئەو بینی ڕاستە ئێستا من ینی من و ڕۆژنامە نووسێگە مە ڕای خۆمەیەم بەڕاستی لێرە ینی بەرەڵایەکی ئێجگە من ئەم قسەم ڕوبەڕووی وەزارەتی ڕۆشنبیریەکەمەوە و ڕوبەڕووی دەستگا ڕاگەاندنەکانەکەمەوە و ڕوبەڕووی جیهەتی ئەمنیەکەمەوە کە ئەمانە هیچی کەمتر نییە لە ینی ئەمە تێگانی ئەمنی قومی ینی سیرەکەی بەناو مۆدلەکان هەیە ئێستا ینی حرمەتەن بۆ بازیشان کە تۆزێک بە پرانسی بۆ ئیشەکەن بەڵام هەندێک مۆدل هەیە هەر لە خۆیەوە بە سێڵفەیەکەوە چێتە ئادەی دکتۆرێک وڵێ باشترین دکتۆر نازانم فلان دکتۆرە باشترین سنتەری جوانکاری فلان شوێنە لە سوۆشال میدیا شابڵاوە بێتەوە و بەیانی لەشت لای دکتۆرێکێ بەیانی شەر هەمان مۆدلە چێتە لای دکتۆریش تر ئایا من بە پێ و ریسێرچی خۆم کردومانی ڕیکلامکردن لە سێکتەری سەحیا ڕیکلامێکی زۆر حساس یانە بێت ڕاستە و خۆمە ڕیکلامی برنج نییە بڵێ یاحتیادی و برنجەکە ئەگەر خراپ بوو بەیانی فەردێکی تر ناکرم ئەمە ڕیکلامکردنە لەسەر بۆدی ئینسانێک ئەمە ڕیکلامکردنە لەسەر ئەو بۆدی کە دەردی جەنابێت هەر مڵکی خۆت نییە مڵکی خوایت مڵکی کۆمەڵگەکەی مڵکی وڵاتەکەی بەڕاستی مڵکی دایک و باوکتی بارحاڵ هیوادارم بەم بەرنامە هیوادارم لایانی پەیوەندیدار بە جدی ئاور لەم کەیسانە بات ینی من بەلایانی پەیوەندیدارە لەم بەڕاستی ئەگەر یەک چاوپخشێنی بۆی کە لە ماوەی 24 ساعتی ڕابردووە یەک پۆستم کردووە لەسەرم بابەتە چەند دیاردەی زەق و چەند قوربانی لێکەوتۆتەوە ئەم جوانکاریە ڕەنگە زۆر جددی ئیشی تیا بکەن با ئەو قەشە بەڕێزە وەرگین هەمان پرسیاری لێ یەکەم سلااو لێبێ دووبارە خۆشحاڵم کە لە بەرنمەکەمە ئامادەبووی منەمەوە پرسیاری هەمانە و پرسیاری کە لە مامۆسای ئاینەکەم کرد لە مامۆسای ئاینی ئیسلامم کرد لە جەنابیشتی بکەمەکو ئاینی مەسیح ئایا پرۆسی جوانکاریان جوانکاریکردن و ڕێکاریکردن تا چەند ڕێپێدراوە لە دینی مەسیحا فەرموو هیچ نەسەیەکمان نییە لە کتێبی پیرۆز بەحسی ئەوەکە کە جوانکاری ئافرەت یاخۆت پیا و قەدەغەیە یان ڕێپێدراوە چونکە دینی مەسیحیەت دینی ڕوحانیە زیاتر احتیام ئەکا بە شتێک ڕوحیە بە ناخی مرۆڤ نەک بە شتێکی چەستیە یان شتێکی مادیە و سروشتیە طبیعیە لەبەرەوە کتێبی پیرۆز یەک ئاەتمان هەیە ئەڵێ چەستی ئینسانە هەیکەلی ڕوحی پیرۆز واتە هەیکەلی ڕوحی خوایە ئەبێ هەموو کەسێک احتیمام ئەکە بە ئەو چەستە احتیمام ئەکە بە ئەو جەسەدە کە شێوەی وەکو شتێکی پیرۆزە شتێکی قیمەتی هەیە بە نرخە چونکە ڕەبتی بە ڕوحی ئینسان هەیە ڕەبتی ئەوە بە ڕوحی خوش هەیە ئەبێ احتیمامەکەین بە ئەو چەستە احتیمام ئەەکەین چۆن پاکتر بێ چۆن پاک و تەرمیز بێ چۆن جوانتر بێ دەستخۆش زۆر سپاس دکتۆر بایتر بینەری کۆمەڵی لێدوانی خەڵکیشمان وەرگرتووە لە دەرەوە با بینەری ئەوانە بین و بزانین ئیتر بگەینەوەی کە چۆنی دەستکەین بە چارەسەر واز لە گلێ و کوڕوزانەوە بێنین با بینەری ئەو ڤۆکس پۆپانە بین و ئەگەڕین وڵاتە فەرموو بەڕای من ئەو تەنها شتێکە تەقلیدیە لە ئێستا هەر کەسێکە ئەیکا بۆ بە چاولێکەری یعنی کە منیش بیکەم یعنی کە منیش جوانم وەکو تۆ نا من جوانێکی خۆمم هەیە تۆش ڕازی بە بەوەشەی کە خوایەتی پێت پێشتری سەرجوان بووم لە ڕوخساری خۆم ڕازی بووم بەڵام پێویستیشم پێی هەبوو بۆ یەکردم هەر کەسە و جوانێکی خۆی هەیە ئەیتر هەر ئەوتر خوا ئەو جوانی پیایی تر هەر چۆنێک بێ لە پێ ڕازی بیت بەڵێ کردومەوە بۆ لوتم کردووە شەیپی دەم و چاوم پێویستی بۆ بوو کە شتێک گۆڕانکاری تیا بکەم و هیچی تر ئەتوان بڵێم نەسانەوە لە کۆمەڵگەیەمیان شتێکە بۆ بە تەقلیدی هەر ئەبێ بکرێت خانم ئیتر ئەیکەین بە دوا قسە و وەخت نەما ئاخیری قسەی ئەو بەڕێزە ئەڵێ هەر ئەبێ بکرێ یعنی ئەوە نمونەیە کە ناڵێم نمونەیەکە لە هەموو کۆمەڵگە بەڵام ئەو خانمێکی کچە و گەنجە و خۆی جوانە و پێی وایە ئیترەمە ئەم قسەیە هەڵقوڵاوی دڵی خۆی نییە هەڵقوڵاوی دڵی چواردەورەکەی و کۆمەڵگەکەیە کە ئەڵێ هەر ئەبێ جوانکاری بکرێ ئەمەم بۆ بکە بە قسەی ئەخیر و نەسیحەتی ئەخیرە جەبن لەوەی پێشەوە دەست پێکەمەنجا بۆ کۆتایی ئەوەی کە یەکێکیانوتی هەر کەسە جوانێکی خۆی هەیە ئەگەر سەیری ئەو هەموو هونەرمەندانی دنیاوانەی هۆلیوودوانەی عەرەبەکان بکەی یعنی حتا خەڵکی خۆشمان یعنی هەرێکی بەنەوەیەک جوانە جوانی شتێکی نسبیە
بۆیە گرنگە ئینسان بەخۆی ڕازی بێ بەڵام ئەوەی دوام کەوتی ئەگەر خەلەلێک لە ئینسانە هەبوو وەکو کچێکیانوتی ئەگەر شێپی دەم و چاوت شکلی دەم و چاو بەوە گۆڕاتۆزە جوانتر بوو کە لوتە ئەمەلیاتکەی بیکە هیچ مشکلە نییە بەڵام وەکو لە سەرتاوتە ئەسەوتمان مهم ئەوەیە مبالغەی تیانە بێت لە عملیاتێکەوە نەبێ بە 12 عملیات یعنی زۆر گۆڕانکایی بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان مناڵێ سەمانەی کە ئەوە هەموو ئێوە بینوتان هەموو گەنجن تەمەنیان مناڵە ئەکرێت ئەنی ڕتوشێ بکەن لوتی ڕێگەکاتەوە دەمی دەرزیەک لەم لا لەو لای هیچ کێشە نییە منیش ئەڵێم بڕۆ بیکە بەڵام بەڕاستی ئەگەر شکلت معقول بوو بەس لە بەرەوەی کە باوە کە مۆدێلە بەس بڕۆ بیکی اینجا بۆ ژنان و بۆ پیاوانیش بە تایبەتی لەم ئەزمەی ئابوووریە پێویستەکە بیر لەوەش پێیتەوە کە تۆ پارەیەک سەرفەکەی ئەگەر پێویستی پێ نەبێت هیچ پێویست ناکاتەوە بکەیت یعنی بڕی پارێک سەرفکەی لە پێناوی هیچە کە تۆ لەوانەیە ئەوەی یەکەمیان زۆر ڕاستی وت ئەوەیە کە بەشێکی زۆر لەوانەیە حتا منیژەی ناسم دکتۆریش خۆیزانێ و جەنابیش دەزانی نەک ناشری نەبن یعنی شکڵیان تۆزی هی نەبێت یعنی دروستکراوە بێت زۆر سناعی دەرەچێت وەگلەوەی کە جوانتر بێت بۆیە ئەگەر تۆ خۆت سێریکی خۆت بکە هەموو کوڕان و کچان ئەوانەی کە ئەنوێ عملیات بکەن ئەگەر زانیت شکل مەقبولە شکل جوانە شنێ زۆر جوان بی چونکە ڕۆح جوانی لە هەموو شتێ مهمترە پێویست ناکە عملیاتکەی بەڵام ئەگەر پێویست پێ بوو ئاساییە منیش لەگەڵام کە دەسەکانی خۆش بێت دکتۆر دو قسەت دو قسەم ئەوەیە با ئێمە ڕێککەوین لەسەر مەفهومی جوانی تا لەسەر ئەمە ڕێک نەکەوین جوانی نابێ کورتکەینەوە بچووکەینەوە لە مۆزوعی شکلی دەرەوەیە چونکە ئەمە تەنها لە سایە سیە ینی لە مۆزوعی سایکۆلۆژیا لە علم النفسە سا هەفتای دانراو بۆ ڕۆح و بۆ نەفس و بۆ ناخ و بۆ هینی کەسەکە بە چیە چێت تۆ ئاوا بە شکل سیرەکەی زۆر جوانە بەڵام دەمەکاتەوە دوو قساکاڵی خۆزیە قسەی نەکردایە با ڕێکەوین لەسەرەوەی کامە جوانە چونکە لەوانەیە ئەوەی بەلای منەوە جوان بێ بەلای تۆ جوان نەبێ ئەمە کێشەکەیە یعنی هەمووی ئێوێ لە فلانکەس بچێت چونکە بلاجکتۆری خراوەتە سەرس ئێوێ کەسایەتیەکە وەکو ئەو زنجیرەیی لێبێ لەبەر لە کاتێکە لەوانەیە شکلیشی نزیک بێتەوە لەو بەڵام قەت کەسەکە نابێ بە و دەنگەکە نابێ بە و بیرکردنەوەکە نابێ بە و بۆیە با بە هینا بچینەوە هەر لە مناڵەوە بەوەیە بڕۆینەوە کە جوانی چییە احتیمام بین بە بەوەی کە شتیتر هەیە کە تۆ زۆر هەرزانە و پێی جوانەبی دەردی ینی ئەڵێ باوکم نەسیحەتی کردم وتی شتە جوانەکان بە بەلاشن وەکو خۆشەویستی وەکو میهرەبانی وەکو ڕێزگرتن وەکو مرۆڤ بوون هەموو شتەکانی تر بە بەلاشیشن پارەشی تە ناچێت ئەڵێ باوکم دایمە و نەسیحەتەیە کردم ئەو شتە ڕاستە ئێمە با لەسەر مەفهومی جوانی ڕێککەوینەوە جوانی تەنها تۆ پێ دوایە قسەی خیرە تۆ پێ دوایە ئێمە وەکو کۆمەلگە ڕێنەکەوتوین و ڕۆشنبیریمان نییە کە جوانی کوێ و چییە بە دڵنیایی بۆیە ئەم زیارڕۆیە جوانی بەرە و تیجارەت براوە زۆر جوان بەرە بازرگانی براوە دەستخۆش منیش لە کۆتاییە بە کۆمنتێکی تەنس کۆتایی بە بەردامەکەیانم کوڕێکی ئازیز بۆی نووسی و نووسێتی کاک دەروون تخوا کۆتایی بەرنامەکە بە ئەم قسەیە بێت هەرچی کچی وڵاتەکەمە هەستەکەم ئەم وڵاتە لە 12 ساڵێکی ئایندا وەکو سین و کۆریای باکوور و باشووری لێ هەرچی کچەکانمانە لە یەک ڕەنگ و لە یەک تایپەچێ تخوا با خۆشەویستەکەی من جابێ لە خۆشەویستەکانی تر تخوا با کچی ئەم وڵاتە هەمووی نەچنە سەریە قاڵبۆڵی لە قاڵە بیراون و دەم و چاویان وەکوی کە باسمان کڕەڵی ینی لوتی مۆحەدەیە و لێوی مۆحەدەیە و جسمی مۆحەدەیە تکایە کۆمەڵگەی کوردی ئەم هەموو خانمە خوێنگەرمەمان هەیە لە کوردستانە با ڕێکاری بکەین وەکو ئەم بەڕێزانە وتیان بەڵام با ئەو زیارەوەی نەکەین لەوەی کە وەکو هەندێک کەس بۆی نووسیوم خەریکە کچانی ئەم وڵاتە بن بە بووکەڵە زۆر سوپاس بۆ بینەبوونیان بەرنمەیەتان و ئەمێ زۆر سوپاسی شاری پزیشکی فاروق بکەم کە ماوەی چەند سەعاتێکە ئێمە لە حساسترین شوێنی مۆڵک نەخۆشخانەکەیانە کاتمان لێگرتوون و بوون بارێک بۆیان زۆر سوپاس بۆ ئێوە هیوادارم دەروون و دیار دەشتێکی کردبێت کاتێکی خۆش سوپاس.